پەروەردگاری میهرەبان بەڕێز ستیڤ بیتنەر کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان، ئەفسەرانی باڵا و ڕاوێژکارانی هاوپەیمانان، ئەفسەرانی باڵای وەزارەتی پێشمەرگە، ئامادەبوانی بەڕێز، ڕۆژتان باش و بەخێر بێن. بەرەو پێشچوونەکانی وەزارەتی پێشمەرگە دووبارە ئەمڕۆ هەمومانی لێرە کۆ کردوتەوە. دڵخۆشین لەم مەراسیمەدا بۆ بە دیجیتاڵکردنی کاروباری پزیشکی وەزارەتی پێشمەرگە ڕادەگەیەنی. کەوتێکی گەورەیە بۆ وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان. ئەم بەرنامە ئەلکترۆنیە بۆ زانین و هەڵسەنگاندنی ئاشتی ئامادەی پزیشکیە لە سەرجەمێکە سەربازەکانی وەزارەتی پێشمەرگەدا. هەڵسەنگاندنی سەرچەم چارەسەرە پزیشکیەکان و ئاگاداربوونە لە هەموو ئەو حاڵەتانەی کە لە دۆخێکی ناهەموارە یا لە شەڕ لە ئاشتیدا لەسەر یەکە سەربازەکان و تاشی هێزی پێشمەرگە تێتە پێشەوە. ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە پێشتر وەکو بەڕێز دکتۆر ڕەزا باسی کرد لە ناو هێزی پێشمەرگەیە لە هەر جێگایەک پێشمەرگەیە بریندار بوو بێ یا تووشی حاڵەتێکی نەخوازرا و لە ئاشتیشا تووشی ڕووداوە بوو بێ یا نەخۆشیەک یا پەتایەکی سەردەم تەواوی یەکەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ئاگادار نەبووە. بۆیە ئەمە دەستپێشخەرێکی گەورەیە نەک بۆ وەزارەتی پێشمەرگە کە ئەکرێ یەکە پزیشکیەکانی تریش لە کوردستاندا ئیستفادەی لێ بکەن. دەستخۆشی لە بەڕێوەبەر و پزیشکان و کارمەندان و تەواوی ئەو بەڕێزانە دەکەم کە لەم بەرنامەیە ڕۆڵی گرنگیان هەبووە. هیوادارم بەردەوام بن و بیرۆکەی نوێ بهێنە ئاراوە کە زیاتر خزمەت بە بواری پزیشکی سەربازی بکات و ئێمەش لە وەزارەتی پێشمەرگە پاڵپشت و پشتیوانیانین. هەروەها سوپاسی ڕێکخراوی سپێرت ئۆپەمریکا دەکەم کە هەمیشە هاوکات و پشتیوانی دڵسۆزانەی وەزارەتی پێشمەرگە بوون و ڕۆڵی گرنگیان هەبووە. بەڕێزان، وەزارەتی پێشمەرگە بە زۆر قۆناغی دژوار و سەخت و پڕ ئاڵنگاریدا تێپەڕ بووە تاکو گەیشتۆتە ئەم قۆناغە پڕ دەستکەوتەی کە هەموو وەزارەتی تاک بەتاشی وەزارەتی پێشمەرگە، تیمی باڵای وەزارەتی پێشمەرگە، هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و میلەتەکەشمان شانازی بۆ دەستکەوتانەوە بکە. خۆشبەختانە دەستکەوتەکانمان زۆر لە کێشەکانمان زیاترن. وەزارەتی پێشمەرگە دەستکەوتی زۆر گەورەی بەدەستهێناوە. هەموو کات هەوڵەکانمان لە پێناو سەرخستنی چاکسازی بووە لە وەزارەتی پێشمەرگە. بەویست و ئیرادەیەکی بەهێزی کوردستانیەوە وەک تیمێکی پێکەوەی لە وەزارەتی پێشمەرگە کارمان کردووە. هەر ئەوەش ڕێگە دروست و نیشتمانێکەیە. هەوڵەکانیشمان دەرئەنجامی گەورەی هەبووە بۆ بەرەو پێشچوون و بەهێزکردنی ژێرخانی سەربازی پێشمەرگە. وەزارەتی پێشمەرگە ئێستا لە قۆناغێکی گەشەسەندن و بەدەستهێنانی دەستکەوتی زیاتردایە. تمۆحی زۆرمان هەیە بۆ بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. بەردەوامین لە بەدەستهێنانی ئامانجە بنەڕەتەکانمان لە وەزارەتی پێشمەرگە کە توانیومانە دوو ناوچەی سەرکردایەتی سەربازی و 6 فیرقەی پیادە و لە چوارچێوەی 11 فیرقەی بڕیار لێدراودا بنیاد بنێ. هەروەها واتە هێزی پێشمەرگەی کوردستان لە 11 فیرقەیە ڕێگەخرێتەوە لە دوو ناوچەی سەرکردایەتی سەربازی لە دوو جوگرافیای جیاوازدا. ژێرخانی سەربازی وەزارەتی پێشمەرگە و پتەوکردنی بەهێزتر بکەین، گەندەڵی و ڕۆتینات نەهێڵین و بە هیچ جۆرە گیر و گرفتەکانی بەردەم چاکسازی بە هەموو شێوەیە گرفتەکانی بەردەم چاکسازی چارەسەر بکەین. هەموو ئەم دەستکەوتانە و زیاتریش بۆ بەدەستهێنانی خەونی لە مێژینەی گەلەکەمانە کە کوردستان ببێت بە خاوەنی سوپایەکی یەکگرتووی کوردستانی. دڵنیاشی بە پشتیوانی و ئیرادەی گەلەکەمان و سەرکردایەتی و دڵسۆزانی کورد لە هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا، فەرەنسا و هۆڵندا و هەموو ئەوانەی کە باوەپشتی سەرەکی
وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە بوون لە پرۆسەی چاکسازیدا دەتوانین سوپایەکی بەهێزی کوردستانی لە ناوچەکەدا بنیان بدەین کە پارێزەری خەڵق و خاچی کوردستان و عێراق و ناوچەکەش بێت لە بەرامبەر هەموو مەترسیەکان کە لە ئێستا و لە ئایندەیە ڕوبەڕوومان دەبێتەوە. لەم پێناوەشدا هەوڵەکانمان بەردەوامە و پێداگرین لە بەدەستهێنانی ئامانجەکانمان. هەر شاد و سەربەز و سەرکەوتوو بن.